سڵاو ڕێزم هاوڕێیان خۆشحاڵم لێرەوە بتوانم لەبارەی پرسێکی زۆر گرنگ کە ئەویش فەلسەفەیە قسەتان بۆ بکەم و ئەوەی کە بە جۆرێک من بیری لێکەم و بە جۆرێک من لێ تێگەیشتم و بە جۆرێک من لێی زانم لەگەڵ ئێوەیە بەشکەم. سەرەتا پێویستە زۆر سوپاس و پێزانینی خۆمان ڕاستەی ناوەندی هەزر بکەم بۆم دەرفەتە. لە ڕاستیە ئەم کۆمەڵە گەنجە جێی ئومێدن جێ دڵخۆشین، هەرچەندە ئەوەندەی کە چەند ڕۆژێکە من سەرنجی هەندێک لە ئیشەکاریانم داوە وێڕای دەستخۆشی بە جۆرێکیش جێگەی ڕەخنن، بەڵام لەبەرەوەی وا دیارە تازە دەستیان بەم پرۆژەیە کردووە ئەکرێت بەداهاتوە باشتر بن. بەرحاڵ ئەوەی کە ئەمڕۆ قەرار وایە من قسەی لەسەر بکەم بریتە لە فەلسەفە و چیەتی فەلسەفە. لێرەوە پێویستە بەر لەوەی کە دەست بە قسەکانم بکەم ئاماژە بۆ کۆمەڵی خاڵی گرنگ بکەم کە ئەویش ڕاستەوخۆ پەیوەندی بە خودی فەلسەفەوە هەیە. لە ڕاستیە کاتێک کە باسی فەلسەفە ئەەکەین ئێمە ڕاستەوخۆ سەرۆکارمان لەگەڵ دەقا هەیە، لەگەڵ کتێبە، لەگەڵ مەتنە و ڕۆیگانە کاریگەری تەکنەلۆژیا بێت کە بەم جۆرەیە فەلسەفە بووەتە یان ئەتوانین فەلسەفە لە ڕێی لایڤەوە یان لە ڕێی تەکنەلۆژیاوە بگەێنین. بەو پێی کە بەشێکی فەلسەفە لە گەیاندن، لە فێرکردن، لە پەروەردەکردن پەیوەندی بە قسەکردنەوە هەیە و ئەمەشە لە ئەم نەریتەیشە لە ڕابردووە بۆ ئێمە ماوەتەوە و بەشێکی زۆری فەیلسوفان بە تایبەتی فەیلسوفانی کلاسیک سوودیان لەم میتۆدە وەرگرتووە. ئەوەی کە کۆمەڵێک جیاوازی هەیە لە نێوان وتنەوەی وانەی فەلسەفی لە ئێستا و لە ڕابردووە، بە تایبەتی بەم دۆخەی کە ئێستا هەیە بەهۆی کەرەنتینە و کۆرۆناوە ڕێگە چارەیەکی خراپ نەبێت ئێمە سوود لە تەکنەلۆژیا ببینین و ئەو کەسانی کە پێویستە گوێ بگرن یان ئەو کەسانی کە حەزیان لە بوارەکەیە لێرە کۆ ببینەوە. پێم خۆشە من ئاماژە بەوە بکەم کە کاتەکەی من تۆزێک دیاریکراوە 40 تا 45 دقەیە و پاشان دەرفەتێکە درێت بە ئێوەی خۆشەویست ئەگەر پرسیارێکان هەبوو و هیوادارم لە ماوەیە کە من قەرارە قسە بکەم هیچ ئاستەنگێک نێتە پێشەوە، بە تایبەتی بەهۆی دۆخی کارەبا و ئەو شتانەوە کە احتیمال هەیە خوانەخواسە احتیمال هەیە دامان بڕێت. بەرحاڵ و ئەوەشی کە بە من وتراوە لەم دەرفەتەیە مەسەلەی فێرکردنیان تێگەیاندن بە جۆرێک بۆ ئاستێکی مامناوەندە، بۆیە کاتێک کە کەسێک باسی فەلسەفە چییە ئەکات ئەوێ وەڵامی ئەو پرسیارە بداتەوە فەلسەفە چییە، زۆر جار وەکو نەریتێکی فەلسەفی لەلای زۆربەی فەیلسوفەکان ئەگەڕێنەوە بۆ باگراوندە فەلسەفەی خۆیان. بەڵام من لێرە وەکو ڕۆڵی مامۆستای فەلسەفە ئەمەوێت قسە بکەم و ئەمەوێت کۆمەڵێک لەو شتانەی کە پێویستە بوترێت ئاماژەی پێ بکەم. وەکو هەمیشە کە باسی هەر شتێکەکرێت پێویستە لە پێناسەیەکەوە دەست پێ بکەین، بەڵام کە دێتە سەر فەلسەفە بەڕاستی ئەمە ئاستەنگێکی گەورەیە، چونکە فەلسەفە پێناسەیەکی نیە و فەلسەفەی پێناسە ناکرێت. سەرەکیترین هۆکار بۆ ئەوەی کە فەلسەفە پێناسە ناکرێت ئەوەیە کە فەلسەفە زانست نییە. هەروەها کۆمەڵێک کەس هەن، کۆمەڵێک قوتابخانەی فەلسەفی هەن کە باسیەوە کەنیان ئەیانەوێت فەلسەفە وەکو زانستێک بخەملێنن یا وەکو زانستێک بیناسێنن، بەڵام من وەکو خۆم ئەگەر ئیجازە هەبێت
لێرە ڕەئی خۆم دەربڕن ڕەئی شخصی خۆم من باوەڕم بەوە نیە فەلسەفە زانستی بەڵکو بوارێکی تر ئەتوانم بڵێم لە سەروی زانستەوەیە بوارێکی جیاوازترە لە زانست و لە کۆمەڵێک کایی تر کە وا بڕێرە ئەم شەو ئاماژەیەکی کردی لەبەرەوەی کە زانست پێناسە ئاکرێت ئێمە ناتوانین فەلسەفە پێناسە بکەین هەوڵەدەین بە جۆرێک ئاماژەکان نزیک بکەینەوە لەوەی کە فەلسەفە چییە ئەوەی من وەکو میتۆدێکی خۆم و تەبیعیش ئەمەم وەرگرتووە لە شوێنی تر و لە کتێب و لە فەیلسوفی تر کاتێک ئاڵێن فەلسەفە چییە باشتر وایە لەم دەرفەتەیە پرسیارەکە بە جۆرێکی تر لێک بدەینەوە بڵێن فەلسەفە چی نییە فەلسەفە ئەتوانێت چی نەبێت یان چی شتێکەیە یا چی بابەتێکەیە چی بوارێکەیە کە فەلسەفە نییە بیرکردنەوەی مرۆڤایەتی یان ئەو شتێک کە ناوی هزری مرۆڤە لە ڕابردووە ئەوە لە مێژووە تاکو ئێستا بۆ ئێمە ماوەتەوە فکری مرۆڤ چەند قۆناغیەک و چەند شتێکی تێپەڕاندووە یان چەند بابەتێکی تێپەڕاندووە کە باشتر ئێمە ئەتوانین جیان بکەینەوە لە فەلسەفە و وەکو گریمانەیەکە گەر ئەمە جیا بکەینەوە ڕەنگە باشتروا بێت باشتر بتوانین بزانین فەلسەفە چییە ئیمانوێل کانت کە یەکێکە لە فەیلسوفە گەورەکانی مێژووی فەلسەفە کاتێک کە ئەیەوێت میتافیزیک بناسیێنێت و هەوڵێک بدە میتافیزیک کە لقێکی فەلسەفەیە بکە بەزانست بنەمایەکی لۆژیکی بۆ خۆی داوانێت ئەو شەوەیە کە ئەڵێت هەر کاتێک ویستت شتێک بزانی وەکو هەنگاوی یەکەم دژەکانی یان بکابەرەکانی یان ئەو شتانەی کە ئەمنی بناسە ئەتوانی ئەوی تریش بناسی کە بابەتی سەرەکی توێ ئێمەش بۆ ئەوەی کە بزانین فەلسەفە چییە یان ئەوەی کە بزانین چی فەلسەفە یا فەلسەفە چی نییە ئەتوانین ئاماژەیەک بەوە بکەین کە فکری مرۆڤایەتی لە ڕابردووە توانێتی ئەفسانە و ئوستورە بەرهەم بێنێت توانێتی ئاین بەرهەم بێنێت توانێتی فەلسەفە بەرهەم بێنێت و توانێتی زانست بەرهەم بێنێت ئاین و زانست دوو بوارن ڕاستەوخۆ لەگەڵ فەلسەفەیە سەرکاریان هەیە و کاریگەریان بەسەرێکەوە هەیە و با بڵێن پەیوەندیەکی دەستاوی لە نێوانیانە هەیە هەم بە جۆرێک سوود بەیەکە گەێنن و ئەوانیش چ ئاین چ زانست هاوکاری و یارمەتی زۆر لە فەلسەفە وەرەگرن بۆ لێکدانەوەی بابەتەکەی خۆیان بە جۆرێکیان ئەوەی کە ئێستا لە زۆر شوێن و زۆر جار گوێمان لێبووە هاوڕێیان ببورن من کۆمنتەکان نبینم ئەگەر پرسیار شتێکە بێت بەڵکو هەڵی گرن بۆ دواتر و هەروەها پێویستەوە بڵێم کە هەندێک لە هاوڕێیانی ناوەندی هزر لە کۆمنتە هەندێک ئاگداری دانێن پەیوەندی بەوانەکانی داهاتووتر و ئەو بەرنامە کۆرسەوە هەیە کە خەریکی و گرتویانە دەبێت بۆیە من ئێستا زیاتر تەرکیزم لەسەرەوەی قسە بکەم دەرفەتی ئەوەم نییە یان کۆمنتەکانیش ڕاستەخۆ نبینم بەڕاستی هەبێت بگەڕێمەوە سەری دواتر لە دوای چ دەقەکە من سەیری کۆمنتەکانەکەم ئەگەر پرسیار هەبووە بکەنمەوە وەڵامتان دەمەوە بگەڕێنەوە سەر ئەسڵی بابەتەکەی خۆمان باسی ئەومانە کرد کە فکری مرۆڤایەتی توانێتی ئەفسانە و ئاین و یا ئوستورە و ئەفسانە لەگەڵ ئاین و فەلسەفە و زانستە بەرهەم بێنێت و هەرێکێک لەوانە چێڵگەیەکی لێکۆڵینەوەن بۆ فەلسەفە و هەروەها بۆ لێکدانەوەکانی خۆیان و هەروەها بۆ مەسەلەی تەفسیر و تەئویل و بۆ گەیاندنی
هەندێک مەسەلەی خۆیان زۆر پێویستیان بە فەلسەفە هەیە. ئاین و ئەوەشی ویستمەوە بڵێم ئەوانەی کە پێیان وایە شتێکەیە بە ناوی فەلسەفەی ئاین یان ئاینیش جۆرێک لە بیرکردنەوەیە، لە ڕاستیە ئاین جگە لە خواپەرستی شتێکی تر نییە و جگە لە ئەوەی کە ژیان لە پێناو بوونەوەرێکی میتافیزیکی شتێکی تر نییە. ئەو کاتەشی کە فەلسەفە یان با بڵێن بگورن ئەو کاتی کە بیرکردنەوە ئەبێتە بەشێک لە ئاین بریتە لەوەی کە بیرکردنەوە لە شێوازی خواپەرستی و زانستیش بریتە لە کەشفکردنی داهێنان و کەشفکردن و داهێنان و کاتێک کە بیرکردنەوە تێکەڵە بێ لەگەڵ زانست ئەویش ئەوەیە کە بریتە لە بیرکردنەوە لە داهێنان و کەشفکردن. بەڵام فەلسەفە جیاواز لە هەردوو بوارەکەی تر بریتە لە بیرکردنەوەی پەتی یان بە جۆرێکی تر بڵێن بریتە لە بیرکردنەوەی پەتی. بیرکردنەوەیەک کە بریتی نەبێت لە خواپەرستن و ژیان لە پێناو تەنیا خوایەکە و هەروەها بریتی نیە لەوەی کە داهێنانێکی زانستی ڕوو، بەڵکو فەلسەفە بیرکردنەوەیەکی پەتیە تەنانەت بەدەر لە هەندێک بواری دیکەی وەکو نەری، وەکو ئاین، وەکو تەنانەت سیاسەت، وەکو ئەو شتانی کرد، بەڵکو ئەوانە یانی چۆن دەنگەکە باش نییە. ئایا هاوڕێی تر هیچ هاوڕێی تر کێشەی لەگەڵ دەنگی منە هەیە؟ نازانم ئێستا داخۆ دەنگەکە بە باشیە گات یا نا، هیوادارم کێشە نەبێت و ئەگەر دووبارە کێشە لە دەنگایە هیوادارم پێم بڵێنەوە. زۆر باشە هیوادارم کەمتر بڵێن بۆ ئەوەی شەخصەکە نەبینێ. هاوڕێیان زۆر باشە دەرگەکەەوە دیارە باشە گالای هەندێک کەس و لای هەندێک کەس نازانم. زۆر باشە هاوڕێیان من بەردەوامە بم. بۆ ئەوەی جۆرێک لەو مەسەلانە باشتر تێ بگەین پێویستمان بەوەیە کە کۆمەڵێک وشە لە پاڵیەکە ڕیز بکەین بۆ ئەوەی هەندێک وەسفی فەلسەفە بکەین، نەک پێناسە، هەندێک وەسفی فەلسەفە بکەین لە پێناو ئەوەی کە جۆرێک لە ئامانجەکەمان کە درککردنی فەلسەفەیە بفێکین. ئەویش ئەتوانین ئەو وەسفانە لە کۆمەڵێک نازانمەوە ئەڵێ خشەخزگەدەی باشە من دوبارە هیچ کۆنەگە لابم خشەخشەکە خەتای هیچ کۆنەگەیە ئێستا هەوڵەدەم بە دەنگی بەرز قسە بکەم بۆ ئەوەی کە هیچ نەبێت ئەو خشەخشە نەمێنێت. باشە نازانم مەسەلەی دەنگەکە چۆن چارەسەر بکەین.
کاک زانیار زەحمەت نەبێ نازانم دەنگەکە بە باشی ئەگات هیوادارم دەنگ بە باشی بگات و باشە زۆر باشە خات و چرۆ من بەردەوامە بم و باشتر وا بوو کە من هەر کۆمێت نەبینمەوە زۆر باشە هاوڕێیان وەکوتم پێویستمان بە دەربڕینێکەیە بۆ ئەوەی نزیکمان بکاتەوە لە درکردنی فەلسەفە ئێمە پێناسەی فەلسەفە ناکەین و منیش ناتوانم پێناسەی فەلسەفە بکەم چکە لە بنەمایە فەلسەفە پێناسەیەکی نییە چکە زانست نییە ئەو وەسفانەی یان بە کۆمەڵێک لە خۆبردووی حەزەرەوە ئەتوانی بڵێین وەسف فەلسەفە بریتیە لە چالاکیەکی عەقڵی یان بریتیە لە جیهانبینیەکی عەقڵی بە شێوازێکی میتۆدی باشە بە شێوازێکی میتۆدی لە کۆمەڵێک هۆکارە کۆڵێتەوە بۆ ئەوەی یا لە کۆمەڵێک بابەتە کۆڵێتەوە بۆ ئەوەی نزیکترین هۆکار یان جەوهەری شت و جەوهەری بابەت کەشف کات و نزیکترین بابەت کرۆکی بابەت و جەوهەری بابەت کەشف بکات و ئاشکرای بکات و قسەی لەسەر بکات و لێ بکۆڵێتەوە لە جیاتی ڕووکەش و ڕوخساری بابەت و فەلسەفە خۆی بە ڕووکەشی شتەکانەوە خەریک ناکات ئەوەی کە بۆ فەلسەفە مهمە زیاتر جەوهەری شتەکان کرۆکی شتەکەیە و ناوەڕۆکی شتەکەیە باشە بۆیە حەقیقەتی شت لە خۆیدا چییە و هۆکاری سەرەکی یان بەڵێ هۆکاری سەرەکی پشتی دیاردەکان فێنۆمێنەکان چین و پاڵنەرەکان ئەتوانم بڵێم و کۆمەڵێک لەو شتە کرۆکیانە بۆ فەلسەفە ئەبنە هۆکارێکی سەرەکی تاوەکو فەیلسوف دەست بە لێکۆڵینەوەی خۆی بکات باشە و ئەم جیهانبینیە تایبەتە یان ئەم چالاکی عەقلیە کە وەکوتم چالاکیێکی عەقلیە و بە شێوازێکی میتۆدی بیر لە کرۆکی شت و کرۆکی دیاردەکان نەکاتەوە جیاوازە لە بیرکردنەوەکانی تری وەکو زانست و ئاین پێشترش ئاماژەمان بەوە کرد کە لەبەرەوەی فەلسەفە بیرکردنەوەیکی پەتیە و ڕێگەیەکیش بۆ بیرکردنەوەی پەتی فەراهەمەکات دەبێت بەدڵنیایەوە پێویستی بە چالاکی عەقڵیە و پێویستی بە بەکارهێنانی عەقڵە کاتێک کە باسی عەقڵ و کاتێک لە فەلسەفەی کاتێک باسی عەقڵ دێتە گۆڕێ بە تایبەتی لە مەسەلەی زانینە هەستەکان لە بەرامبەر ئەوەستن یعنی چی یعنی ئەوەی کە ئایا ئێمە بۆ تێگەیشتن لە فینۆمێنەکان لە دیاردەکان لە شتەکانی بەرامبەرمان ئەتوانین بە عەقڵی تێبگەین ئەتوانین بە عەقڵ تێبگەین یان هەستەکان ئەمە لە داهاتووە و لەم دەرفەتەیە هەوڵەدەم تیشکێکی زۆر بخەمە سەر ئەم مەسەلەیە کە بۆچی وایە وەکو وتم تۆزێک بگەڕێنەوە سەر ئەو مۆزوعی کە بۆچی فەلسەفە زانست نییە بۆچی فەلسەفە ئاین نییە لە ڕاستیە زانست میتۆدی زانستی بریتیە لە ئەزمونکردن و بریتیە لە ژماردن بریتیە لە پۆلێنکردن و هەروەها بەکارهێنانی تاقیگەر باشە و ئامانجی باڵا لە زانستە بریتیە لە داهێنان
وكشف كردن لكاتك ميتودكاني ميتودي فلسفة لقل زانستا لو روز زور جواز ترى لا زور جواز ليك فلسفة ك وثمان بالكلمة كتابية فلسفة كيستي بتحقيقية فلسفة نابرة تحقيقها بقول زانست هميشه كشفكاني خوي بتايبتي لم سردمي جسا كشفكاني خوي لنا تحقيقايا كا بلام يما لفلسفية تحقيقا معنية اويك هر بواريك لفلسفة جاية كاتو اي كابا زانست بدرجة بديتية لجمارة وجماردن وفولين كردني كي تايبت بخوي و تحقيقا وهروها كاتك علين فلسفة آينش نيا يعني جوازية كي جوهري لقل آينها هي وقت من آين بريتيا لا بيركدنا ولا خوا فرستي يعني خوا فرستي خودي خوا فرستي ليرو فيز بوي أماجيد ابن رشد بكين ككيشي كي جورا لنيوان فلسفة آينة مسألة عقل ونقل فلسفة عقل بكارة يعني بير لو مسألة تايبتاني خويا كاتوا ظلام آين نقلة آين وحية يعني أو بيراميك آين كيتي لخوا وبوي هاتوا باشا لخوا وبوي لرجعي وحية ولا لا خوا وبوي هاتوا بو بيغمبري هو أيش إيمان داراني رينميني كات ظلام لفلسفية كشالاكي عقلي يعني شيء يعني أوي كان لخودي عقل مروف ده أوي كان مروف كي جيشتو كي قاعد بالين يكيك لا الرخصارة هرسالة كان جوازين نيوان آين وفلسفة مسألة جبريته حتميته كزوجة للجهاني إيمي كردية راشكاو وراستوخو ربروي المسؤولية أبينوا لا أين أويك هي بريتيل الجبرية الجبرية أويك بوشي وازيك أخوال لوح المحفوظ أبو نمونا أو شتيك دا نسيوتي لشارنوسي إيميا هل أبي أورو بدا وبشي وازيك اجتهادي بتايبتي لنوعين إسلاما كمالك آزادي سنوردار هي اوكي بلام فلسفة باوري بأم جبريتنية بلكو اويك فلسفة باوري بيدي حتميش اويك بريتي لكمالك ياسا بقري او ياسا يانا ابيشتغان دوكتا بونمنا او ياسا مثلا اويك الرؤى دا بناوي شو الروزوا بريتي لقورينيكي وسورانويكي زويو استيرگان بدوري خورا اما بگيري او ياسايا رواداتو شو رواداتو روج روادات يعني لانجامي هلماندني بروسي هلماندنوا او اويك گرميكي بركيت اديبا هول اشتا اسمان تاشن اديبا باران اما ياسايا كي تايبت بخوي هي بگيري او ياسايا باشا بگيري او ياسايا هر کاتێک هەڵماندنەکە پرۆسەی هەڵماندنەکە دەستی پێکرد و ڕوویدا و پاشان هەورێکی چڕهات بارانی لێکەوێتەوە بە زۆری باشە ئەمە یاسایەکی حەتمی و پەیوەندی بە زانستی سروشتەوە هەیە لە فەلسەفەیە پاشان مەسەلەی حەتمی دێتە ناو کۆمەڵێک دێتە کۆمەڵێک مەسەلەی مرۆڤیش یعنی نەک تەنیا لە ناو سروشتە ئێستا کاتی ئەوە نییە زۆر بەوردی لەو مەسەلانە بدوێین بەڵام یاسای حەتمی لە فەلسەفەیە لە جیاتی یاسای جەبریە و ئەوەی کە لە دێتەرمەنیزم یا حەتمیە زیاتر قابلی درکە و مرۆڤ ئەتوانێت کەشفی بکات و لێ بکۆڵێتەوە و بیری لێ بکاتەوە بۆیە بەم شێوازە هەنێک لە تایبەتمەندیەکانی فەلسەفەمان باس کرد ئەمەوێ دووبارە بگەڕێنەوە بۆ مەسەلەی چیەتی فەلسەفە
ئەوەی کە تاکو ئێستا لە ئەنجامی ئەم قسانەی ئێستاوە کردمان ئەویش ئەوەیە کە ئاماژەمان بەوە کرد فەلسەفە چالاکیەکی عەقلیە و بە شێوازێکی میتۆدی هەوڵەدا بیر لە هۆکاری ڕاستەقینە یان هۆکارە سەرەکیەکانی پشتی دیاردە و بابەت بکات بیری لێ بکاتەوە. ئەوەی کە کۆمنتەکان هەروە دێن و منیش پێم وتن هاوڕێن پرسیارەکان تکای هەڵگرن بۆ دواتر. جا ئێستا کاتی ئەوەیە یەک ئاماژەی بچوو بە ئەوە بکەین کە ئەوەی کە ناوی فەلسەفە پەیوەندی بە خودەوەیە و پەیوەندی بە خود یان پەیوەندی بە ذاتی هەر کەسێک لە ئێمەوە هەیە. کاتێک کە ئێمە ئەمانەوێت چالاکیەکی فەلسەفی لە چالاکیەکی فەلسەفی تێبگەین پێویست بەوە ئەکات کە کۆمەڵێک مەسەلە هەیە بە جوانی لێ ڕامێنین و بیری دەکەینەوە. بمانەوێت نەمانەوێت هاوڕێیان ئەوەی کە هەر کەسێک لە ئێمە لەبەرەوەی عەقڵ بەکارهێنێت هەر مرۆڤێک کە عەقڵ بەکارهێنێت لە خۆیدا پرۆسەیەکی یا چالاکیەکی فەلسەفی ساکارە، پرۆسەیەکی چالاکی و فەلسەفی سادەیە. بەڵام بۆ کەسێک کە واردی فەلسەفا بێت و داخل بە جیهانی فەلسەفا بێت پێویست دەکات لە فکری خۆیە و لە ئاگایی خۆیە زیاتر قاڵ بێتەوە و زیاتر سەرۆکاری لەگەڵ دەقە فەلسەفیەکانە هەبێت و زیاتر جیهان بینی فەیلسوفەکانی تر درک بکات و بۆ خۆی بسەلمێنێت کە ئەو چالاکی عەقلیانە سەر لە نوێ لە بنەمایەکی تازەوە دەست پێ بکاتەوە و جیاواز لەوەی کە لە ڕابردوو هەیبووە. چالاکی فەلسەفی لە ئاستی خودیە بە تایبەتی ئەگەر پرسیارەکە وا لێ بگەین فەلسەفە لە چی ژینگەیەکە گەشەکات بەیەک و دوو فەلسەفە لە ژینگەیەکی ئازادە گەشەکات. فەلسەفە لە ژینگەیەکە گەشەکات و بەردەوام بێت کە ئازادی حکم بکات بەوەی کە وەکەوەی کە لە سەدەکانی ناوەڕاستی ئەوروپایە بۆ دادگاکانی پشکنین نەبێت، بەوەی کە مرۆڤ ناچار نەبێت یان مرۆڤ هەر لە مناڵیەوە لە پەروەردەی ناچار نەکەن بەوەی کە بۆ شێوازە بیر بکاتەوە کە کەسی ترەیەوێت. ئێمە هەرێکێک لە ئێمە پێمان وان نەبێت بیرکردنەوەکەمان بیرکردنەوەی خۆمانە. ئەوەی کە ئێستا تۆ هەی بیرکردنەوەکە بیرکردنەوەی خۆت نییە، بریتیە لە خێزان ئەو شتانی کە لە مێشکی تۆی ئاخنیوە پەروەردە، ئاین، سیاست و تەکنۆلۆژیا زۆر شتی تر و زۆر کاییتر و زۆر بواری تر کە مێشکی تۆی ئاخنیوە بە جۆرێک ئەو پێوەرانەی یا ئەو پێودانگانەی کە لە مێشکی تۆیە هەیە زۆر جار پەیوەندی بە خۆتەوە نییە، زۆر جار پەیوەندی بە خۆتەوە نابێت. بەڵام فەلسەفە کەوتم لە ژینگەیەکی ئازادە گەشەکات هەموو یەکێک لەم بیرکردنەوانە ئەخاتە ژێر گومانەوە. نەریت ئەو شتانەی کە لە نەریت و لە داب و نەریت و لە عادات و تەقالیدەوە بۆ ئێمە ماوەتەوە باوباتیرانان لەسەری ڕۆشتون زۆر جار ئێمە بە زۆری مرۆڤ فریوەدەن، بە زۆری مرۆڤ لەسەر کۆمەڵێک بیرکردنەوەی هەڵا ڕاهێنن. جا بۆ دەربازبوون لەم کێشەیە و لە پێناو بیرکردنەوەیکی فەلسەفیە پێویستە بیرکردنەوە نەریتیەکان کە لە مێشکی تۆیە هەیە کە بۆ بەشێک لە کەسایەتی تۆ بخێتە ژێر گومانەوە و گومانێکی زۆر لەسەر ئەم مەسەلەیە دروست بکرێت بەوەی کە داخۆ ئەو شتانەی کە تۆ تاکو ئێستا بیرت لێ کردوێتەوە و لە نەریتەوە بۆت ماوەتەوە ئەو شتانە شتایەکی دروستن یان تۆ فریوەدەن و بە هەڵە ئاتن. و هەروەها هەستەکان کە لە بە شێوازێکی کلاسیکی لە فەلسەفە ئەم مەسەلەیە مهمە، هەستەکان کە مرۆڤ بیری لێکاتەوە یان مرۆڤ بەکارهێنێ ببڕن
مرۆڤ بەکارێنێت لە سەرەتای مێژووی فەلسەفەیە تەرکیزێکی زۆر لەسەر ئەم مەسەلەیە هەبوو کە هەستەکان هەمیشە ئێمە فری وەدەن هەستەکان بریتن لە بینین بیستن بۆنکردن قسەکردن لەگەڵ لەمسکردن ئەوەی کە فەیلسوفێکی وەکو دیکارت و پێش ئەویش ئەفلاتۆن و هیراکلیتۆسی شەمەیان وتووە بە تایبەتی لە لای دیکارتە زۆر ئەمە خەت و خاڵەدا تێرێزا بێت ئەویش ئەوەیە کە جارێک هەستەکان فریود بدەن ئەگەر یەک جار هەستەکان فریود بدەن داخۆ جارێک ئەتوانی متمانەی پێ بکەیتەوە متمانەکردن بە هەستەکان هەمیشە بباتەوە بەرەو بباتە سەر هەڵەیە بیرکردنەوەیکی ئەقلانی نییە یا چالاکیێکی ئەقلانی نییە تۆ دووبارە هەستی دووبارە پشتی پێ بەستەوە ئەوەشی بوارێکی تر و بابەتێکی تر کە بە گوێرەی ئەو دەرفەتەی لە بەردەستمانایە باسی بکەین بریتێ لە توێژینەوەی فەلسەفی کاتێککە ئێمە ئەڵێن فەلسەفە بریتێ لە دەقی فەلسەفی بۆ ئێمە ئێمە باسی واکەن کە فەلسەفە پێویستی بەوە هەیە کە لە ڕێی دەقە گەورەکانەوە بخوێنرێتەوە و تێ بگەین ئەبێت بیرێک لە توێژینەوەی فەلسەفی یان لە دەقە سەرەکیەکانی فەلسەفە بکەینەوە ئەو دەقە فەلسەفیانە چۆن نووسراون ئەوەی کە ئێمە توانیمانێت پێیان بڵێن ئەمە فەلسەفەیە هەر دەقێکی فەلسەفی باشە هەر دەقێکی فەلسەفی بریتێ لە چەند توێرێک هەرێکێک لەم توێرانە بریتین لە چەند گریمانەیە هەرێکێک لەم گریمانانەش بریتین لە پێشەکی لە کۆمەڵێک خوازە و ئستعارە و بە میتۆدێکی تایبەت بەخۆی و سەلبێنەری بەڵگە نەویست لەناو ئەو چوارچێوە تایبەتە میتۆدیە بەم گوێرەیە بە گوێرەی ئەم ڕێکارەی کە لە بەردەستایە چەند توێرێکە و هەر توێرەیەک چەند گریمانەیەکەوە هەر گریمانەیەکیش بریتێ لە پێشەکی و خواسترا و سەلمێنەری بەڵگەنەویست لە ئەنجامی ئەمانەوە نەتیجەیەکە دەبێتەوە باشە ئێمە بەو ئەنجامە یا بەو دەرەنجامە زۆرجار سەرۆکارمان لەگەڵ ئەو دەرەنجامە بێت بەداخەوە ئەوەی کە من لە کوردستانە بە تایبەتی لە فەیسبووکە ئەیبینم زۆرجار کەسێک پۆستێکە بینم بەو مانایی کە من ویستوێتی تێکستێکی فەلسەفی نقل بکات یان تەنانەت تەرجەمە بکات هاتووە نمونەیەکی هێناوە پۆستی کردووە و دایەتێ پاڵی فەیلسوفەکە کە لە کاتێکە فەیلسوفەکە زۆر خۆی لەگەڵ ئەو مەسەلەیە کۆک نییە و هەمیشە لەگەڵ ئەو بیرکردنەوەیە ناتەبا بووە بەڵام بۆ نیشاندانی بیر و باوەڕی تایبەتی خۆی و بۆ خستنە ڕووی بیر و باوەڕە هەڵەکان نمونەیەکی هێناوەتەوە دواتر هاتوون تەنانەت من بەوتاری ڕۆژنامەوانی و لە سایتەکانیشە بینیمە هاتوون بەشێک لە کتێبی ئەو کابرایە ئەو فەیلسوفە بۆ نمونە ئەگەر مەسەلەن نیچە بە نمونە بێنینەوە هاتوون نمونەیەکی نیچەیان هێناوە وەریان گێڕاوە و پۆستیان کردووە و لە کاتێکە ئەم نمونەیە لەگەڵ جیهان بینی نیچەیە زۆر ناتەبایە لەبەرەوەی بیریان لەو میتۆدە نەکردێتەوە کە نیچە ئیشی لەسەر کردووە یان بیریان لەو یان هەتا بۆ هیگڵش ئەمە ڕوویداوە بۆ مارکس ئەمە ڕوویداوە بۆ کانت ئەمە بینیوە بۆیە توێژینەوەی فەلسەفی ئەوە نییە کە هەڕەمەکی کۆمەڵێک شت و کۆمەڵێک قسە فڕێ بدات بەڵکو پێویستی بەوەیە کە یان تایبەتمەندیەکی هەیە ئەو تایبەتمەندیش بریتێ لەوەی کە ئەو قسانەی ئەیکات میتۆدێکی تایبەت بەخۆی هەبێت و لە ئەنجامی ئەم میتۆدەوە چەند گریمانەیەک پێشکەش بکات و پاشان نەتیجەیەکی لێ پێوێتەوە ڕوخساری سەرەکی توێژینەوەی فەلسەفی بریتێ لە شیکردنەوەیەکی ئەقلانیانەی زانستیانەی ئەو بابەتەی کە یا ئەو دیاردەیە کە فەیلسوف یا توێژەری فەلسەفە لێی کۆڵیوەتەوە
لا شيكردنەوەیەکی ئەقلانیانە یا زانستیانە بۆ ئەو بابەتە هەمیشە عەقڵ و منطق لۆژیک بنەمای سەرەکی ئەم شیکردنەوەی و ڕوخسارێکی تر کە بەڕاستی ئەمە شەهرێکێکە لە کێشە فەلسەفیەکان پێکەوە یەکێتر لە ڕوخسارەکان بریتە لە پێکەوە بەسترانی سەبەبی یا هۆیەکی ئەڵی ئەوەی لە فەلسەفە پێڵێن ئەڵیەت کە فەیلسوف یا توێژەری فەلسەفە بە ئێمە نیشانەدات ئەو شتەی کە ڕووی داوە کۆمەڵێک هۆکار هەیە وای لێ کردووە ئەم نەتیجەیە بکەوێتەوە ئەوەی کە ئەو شتەی کە لە جیهانی ئێمە هەیە و بە چالاکیی فەلسەفی لە ئێڕانین بریتە لە ینی ئەگەر شتێک وەکو ئەنجام سیر بکەین پێشتر کۆمەڵێک هۆکار هەبوو وای لێ کردووە کە ئەم ئەنجامە بکەوێتەوە وە فەیلسوف ڕۆڵی ئەوەی هەیە هۆکارەکان بدۆزێتەوە و زمینەکەی بدۆزێتەوە زمینەی ڕوودانی ئەو هۆکارانە و ئەو ئەنجامی لێ بکەوێتەوە ئەو ئەنجامی لێ کەوتوتەوە چیە کەشفی بکات باشە ئەوەشی کە لەم نەریتی فەلسەفەیە مهمە فەلسەفە حەڕەمەکی بیر لە هەموو شتێک ناکاتەوە کۆمەڵێک بواری تایبەت بەخۆی هەیە بیری لێکاتەوە و لەم چوارچێوەیە و لە دیاریکردنی ئەم بوارانەیە کە ئێمە بەلەقەکانی فەلسەفە ئەیناسیێنین ئەتوانێت شتەکان کەشف بکات و لێ بکۆڵێتەوە ئەویش بە شێوازێکی گشتی فەلسەفە پێنج دقی سەرەکی هەیە مێتافیزیکە کە لە چیەتی بوون کۆڵێتەوە بوون چییە باشە لە بوون چییە و هەبوون چییە وجود چییە و مەوجود چییە و مەسەلەی هەڵبژاردن و هەڵبژاردن ئایا مرۆڤ دەتوانێت بەڕاستی لە ژیانی خۆی چی هەڵبژێرێت تا چەند مرۆڤ ئازادە بتوانێت ئەو شتانەی کە هەیەی هەڵبژێرێت سەرێکی ترین پرسیار لە زۆر جار ڕوبەڕووی لە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیانی تاکە کەسەوە هەیە ئەچێتە قاڵبی مەسەلەی میتافیزیکەوە ئەوش ئەوەیە مرۆڤ کاتێک کە لەدایکە بێ پرسی پێ نەکراوە باشە داخۆ بۆ ژیانی خۆی و بۆ داهاتووی خۆی یا ئەو چارە نووسەی کە دێتە بەردەمی هەماشت پرسی پێ ناکرێت یان هیچ ئازادیەک و اختیارێکی نییە یان بە پێچەوانەوە ئەوەی کە هەیەتی خۆی دەستی لە دروستبوون و لە هێنانەکایەوەی ئەو چارە نووسە هەیە مەسەلەی اختیار یا مەسەلەی ئەوەی کە بەتایبەتی لە لای ئەرستۆ خەت و خاڵی داوە مەسەلەی جەوهەر و کرۆک ئایا شت یا بابەت یا دیاردە کرۆکی هەیە جەوهەری هەیە یان ئەوەی کە ئێمە بینێ بۆ کەش و هەر ئەوەیە یەکێک تر لەو مەسەلانەی کە لە میتافیزیکە ڕێگەکەی لە ناو میتافیزیکە و بۆتە هەنێ بواری تر ئەوش ئەوەیە داخۆ مرۆڤ ئەو شتەی ئەیبینێت یان ئەو شتەی کە ڕوبەڕوویە بێتەوە هەستی خۆی وایە کە تێبگات یان شتەکە خۆی لە خۆی داوایە من عادەتەن نمونەیەکە ێنمەوە یان وەکو گریمانەیە هەمومان ڕەنگە ئەومان بینی بێت یا سەرنجماندا بێت مرۆڤ کاتێک سواری ترۆمبیلێکە بێت لە شارێکەوە بۆ شارێکی تر بەلای باخێکا تێپەڕێت باشە لە دوورەوە کەسەری باخاکات هەمووی وەکو پەرژینێک وەکو دیوارێکە بینێت بەڵام کە ئەڕواتە پێشەوە سەیرەکە هەمووی هەر درەختی مترێک هەر داری 2 متر 3 متر بینێتی باشە بۆچی لە دوورەوە هەمووی وەکو پەرژینێک وا بوو هەمووی بەتەنیشتێکەوە بوو کەواتە ئەو پرسیارە بەشێک لە میتافیزیکان ئەوەی کە وەکوتم ڕێگەکەی لە ناو میتافیزیکە ئایا مرۆڤ ئەو شتەی ئەبینێت بەو جۆرەیە یان ئێمە وای لێ تێگەین بەو جۆرەیە یان بە جۆرێکی تر ئایا شت لە خۆیدا چۆنە و ئێمە چۆن لێ تێگەین یان بە دەربڕینێکی تر
شتەکە خۆی لە خۆیدا بەو جۆرەیە یان ئێمە ئەو تێگەیشتن و مانایە ئەخینە پاڵی ئەمە میتافیزیکێکێکە لەو گوارانەی کە فەلسەفە لێ کۆڵێتەوە یا باڵێن لەقێکی سەرێکی فەلسەفەیە یەکێکە لە لەقە سەرەکیەکانی فەلسەفە دووهەمیان ئاماژەپێدەی مەسەلەی لۆژیکە یا منطق لۆژیک بریتیە لە کۆمەڵێک پەیڕە و ڕێنمایی یا بریتێ لە کۆمەڵێکی یاسای بیرکردنەوە کە چالاکی بیرکردنەوەی مرۆڤ لە هەڵە و کەموکورتی بیرکردنەوە ئەپارێزێت بۆ نمونە ئێمە لە ڕێزمانە لە زمانە لە زمانی دەربڕینە ڕێزمانمان هەیە ڕێزمان ئەو یاسایانەیە کە زمانی دەربڕین لە هەڵە و کەموکورتیە پارێزێت باشە بەڵام هەمان شت لە لۆژیکە لۆژیکیش تقریبا هەمان ڕۆڵی هەیە کە بیرکردنەوەی مرۆڤ لە هەڵە و کەموکورتیە پارێزێت و هەروەها لەم مەسلەیە تەبیعی ئەم نمونانە یان بەم شێوازە دەربڕینیە بە جۆرێک لە خۆبردوویەوە لە بەکوتم لە ئاستێکی مامناوەندی منم قسەمەیەکەم ئەکرێت هەر کاتێککە باسی ڕێزمانەکەی لەناو لۆژیک و لەناو فەلسەفەیە ئەکرێت بە جۆرێکی تر و زیاتر لەسەری بۆسین و قسەی لەسەر بکەین لقێکی تری فەلسەفە بریتە لە ئەپستمۆلۆژیا یا تیۆری زانین یان نەزەریە معریفە ئەویش ئەوەیە مرۆڤ چۆن شتە زانێت ئەو شتانی کە ئێمە ئەیزانین چۆن فێریان بوون ئایا ئەو شتەی کە ئێمە ئەیزانین یا فێرکراوین ئەو شتانی کە ئەیزانین و فێرکراوین بەڕاستی شتی ڕاستەقینەن شتی حەقیقین یان ئەوەیە کە ئێمە هەندێک لەو شتانە بەهەڵت فێرکراوین وە سەرچاوەکانی زانین چی ئێمە لەکوێوە ئەتوانین شت بزانین وە پاشان سنووری زانین چی ئێمە تا چەند ئەتوانین شت بزانین باشە سروشتی زانین مەسەلەی سروشتی زانین ئێمە چۆن ئەتوانین ئەو شتانە بزانین باشە ئەمە شەیەکێکی ترە لە لقەکانی فەلسەفە لقێکی تری فەلسەفە ئیتیکە ئەخلاقە باشە لە ئەخلاقە لەو پرسە ئەکۆڵینەوە یان لەو پرسە ڕاهێنین چاکە چییە و خراپە چییە وە سەرچاوەکانی خۆشبەختی چییە مرۆڤ چۆن نەتوانێت خۆشبەخت بێت ئایا ئەسڵا مرۆڤ دەتوانێت خۆشبەخت بێت وە بەختەوەری چییە مرۆڤ چۆن نتوانێت بەختەوەر بێت ئایا ئێمە بۆ هاتین بەختەوەر بین یان یەکێک لە مەسەلەکانی تر کە باسی چارەنووسمان کرد ئێمە چۆن نتوانین چارەنووسی خۆمان دیاری بکەین چۆن نتوانین چارەنووسی خۆمان بە جۆرێک دیاری بکەین کە مافی کەسانی تریش پێشێل نەکەین لەپێکی تری فەلسەفە بریتە لە ئیستاتیک کە ئەویش مەسەلەی فەلسەفەی جوانی و هونەرە هاوڕێیان ببورن من یەک لەحظە ئێستا دێم بۆ خزمەتە ببورن هاوڕێیان لە مەسەلەی ئیستاتیکایە فەلسەفەی جوانی و هونەر جوانی چییە ئێمە بە چی شتێک دەتوانین بڵێ جوان بە چی شتێک دەتوانین بڵێ ناشرین پێوەرەکانی جوانی و ناشرینی چییە هاوڕێیان لەبەرەوەی چەند دەقەیەک ئێمە پەیوەندی بە ئینتەرنێت و خەت و دەنگۆشتانەوە بوو داوە لە هاوڕێیانی بەڕێوەبەرەکەم کە پێش دەقە کاتم بدەنێ و دواتر بێمە لای پرسیارەکانی پێوە زۆر باشە مەسەلەی جوانی ئەوەی کە مەسەلەن ئەفلاتۆنێکێکە لەو کەسانەی کە زۆر تەرکیزی لەسەر ئەوە بۆ ئەیوت هونەر لاسایکردنەوەیە و بەشێکی زۆری هونەر لاسایکردنەوەیە کەواتە مادەم لاسایکردنەوەیە ئێمە ئەبێت لاسایی شتە ئەسڵەکە بکەینەوە نەک لاسایی بکەینەوە نەک لاسایی شتێک بکەینەوە نەک لاسایی شتێک بکەینەوە کە خۆی لاسایکردنەوە بێت بەرحاڵ
ئەمانە ئێمە توانین بە لقەکانی فەلسەفەی لە قەڵەم بدەین و لقێکی تری فەلسەفە هەیە کە پەیوەندی بە عیرفان و تەسەوف و سۆفیزمەوە هەیە کە زۆر کەس ناکۆکن لەوەی کە ئێمە ناتوانین ئەوە بە لقێکی فەلسەفی لە قەڵەم بدەین پێم وا بێت ئەوەندەی کە لە دەرفەتێکی ئەوها 45 دقەیە لە بەردەستی منابوو من هەوڵمدا کۆمەڵێک شت باس بکەم تەسەورەکەم ئەگەر دەست بە مەسەلەیەکی تر و یا پرسێکی تر بکەم کاتی زیاترم پێویستە بۆیە من لە مەودووە کات تەرخانەکەم بۆ پرسیارەکانی ئێوە هاوڕێیان فەرمونون پرسیارەکانتان بفەرمونون من تا پێست ئەگەر پرسیارشتان کردبێت کۆمنتەکان نەبینەوە لە مەودووە ئەیبینم هیوادارم ئەگەر پرسیارێکەیە بفەرمونون بۆ ئەوەی جوابتان بدەمەوە بەس تکایە ئەگەر بتوانن بە فۆنتی کوردی بنووسن یان ئەگەر ئەشی نووسن بە لاتینی ستاندارد بنووسن وەڵا خات و سەمیان بڵێ بە ڕای منیش کاتەکە زۆر کەمە بەڵامی تر بە وا دیارە هەر ئەوەندە دەرفەتەیە هەر ئەوەندەی کە تۆ توانی لە دەرفەتێکی ئاوهەیە کۆمەڵێک وێنە یا کۆمەڵێک ئایدیای سەرەکی بگوازیتەوە ئەگەرنا لە فەلسەفەیە بۆ دەرفەتێکی ئاوە زۆر کەمە عرفانیەت و سۆفیزم لەبەرەوەی کە هەدەفی سەرەکی تایە بریتیە لە عەشقی خوا و فەلسەفەش بریتیە لە تێگەیشتن لە هۆکاری یان لە جەوهەری ڕاستەقینەی پشتی دیاردا بۆیە توانین مەسەلە شتەکەم زۆر متەناقض بن بەیەکەوە و ئەوەشی کە تۆ پێت وایە فەلسەفە زانستێکی ئاعتیباریە زۆر پێویستی بە قسەکردن هەیە چونکە زانست بۆ خۆی بەشێکە لە فەلسەفە یان کایەیەکە لە کایەکانی فەلسەفە ناتوانێتەوەی کە فەلسەفە ڕاستی خۆ بتوانانی بە زانستێک بۆ خۆی کە من ئەگەر پێشتر ئاگەر لێ بێت باسی ئەوم بۆ کردن کە زانست میتۆدی زانستی زۆر جیاوازە لە میتۆدی فەلسەفی زۆر باشە کاک زانیار من ئاخر ناکرێت ئەگەر بەشکۆ هاوڕێیانە کە پرسیاریان کردو دووبارە پرسیارەکانی خۆیان بنووسنەوە هیچ لەوە تێنە پرسیارێک فەلسەفە سوودی چییە بۆ تاکو کۆمەلگا فەلسەفە بریتیە لە بەکارهێنانێکی عەقلیانە و هۆشیاربوونەوەیەکی تایبەت کە ئەتوانێت چالاکی عەقلەکانی تۆ بە شێوازێک با بڵێن بە شێوازێک وا لە تۆ بکات کە عەقلت بەکاربێنیت کەمتر بکەیت لە هەڵەوە و لە مانای شت وەکو خۆی تێ بگەیت باشە و سوودەکەشی بۆ کۆمەلگا بەڕاستی ئێستا دەرفەتی ئەوە نیە نازانم چونکە لێرەوە ئەچینە ناو فەلسەفەی سیاسیەوە ئەچینە ناو فەلسەفەی کۆمەڵایەتی و بوارەکانی ترەوە سوودی بۆ کۆمەلگا بڵێن چی پەیوەندی فەلسەفە و هونەر نووسویەتی ئەوەیە کە لە ئیستاتیکایە باسم کرد باشە پرسیارەکانە بێ ئەو زانین لە ڕێگەی هەستەکیەوە پێمان دەگات عەقڵ پێمان دەگەێنێتیان مەسەلەی هەست و هەستەکان لەگەڵ عەقڵە کاک ڕێگات پرسێکی گرنگی و دوور و درێژن لە فەلسەفەیە و زۆر کەس پێیان وابوو کە هەستەکان و جیهان هەر ئەوەیە کە ئێمە بە هەستەکان ئەیبینین بۆیە ئێمە هەر بە هەستەکان دەتوانین لێ تێ بگەین بەڵام
هەندێک کەس پیان وا بوو نەخێر هۆکاری پشتی دیار دەگەن لەوە ئاڵۆسترن کە ئێمە هەستەکانە ئیبینین. ئەم دوو ڕێبازە ڕێبازی ئیمپریزم و ڕێبازی ڕاشنالیزم یان ڕێبازی تەجربی و ڕێبازی ئەقلانی بۆ تقریبا نزیکی سەدان ساڵ یان نەتوان بن هەزاران ساڵ بەم شێوازە درێژ بوو هەتاوەکو لە لای کانتە ئەم دوو ڕێبازە لە یەکدرا. کانت باسی ئەوەی کرد کە ئێمە لە ڕێی هەستەکانەوە لە ڕێگەی هەستەکانەوە شتە زانی، بەڵام دواتر لە ڕێی ئەقلەوە ئەتوانین پاڵەتەیان بکەین و ببێت بە زانینێکی دڵنیایی لێکراوە. بەشێک لە پرسیارەکان ڕابواردنە. خات و سەمیان ئیتیک لقێکە لە فەلسەفە. بۆ خات و سەمیان بەڕاستی لە پرسیارەکە تێ ناگەم، بەڵام ئەتوانمەوەتە پێ بڵێم یان ئەوانە وەڵامی بدەمەوە کە ئیتیک خۆی لقێکە لە فەلسەفە و مۆراڵیش بەشێکە لە ئیتیک، یان بەشێکی بچووکترە لە ئیتیک. بەڵام زۆر جۆن لە پرسیارەکە تێ ناگەم ببوورە. خات و ئاواز وڵای خات و ئاواز مەسەلەی سۆفیزم بەڕاستی پرسێکی کێشەئامێزە لە فەلسەفەیە. سۆفیزم بریتێ لە عەشقی ئیلاهی لە ڕاستیە، یان با بڵێن بەمانایەکی بەمانایەکی ئەگەر کورتی بکەینەوە مانەکەی کورت بکەینەوە بریتێ لە عەشقی ئیلاهی. و سۆفی یان عارف هەمیشە عەشقێکی تایبەتی بۆ حەقیقەت و بۆ ڕاستی هەیە باشە، و ئەوێت لەو ڕێیەوە ئەوێ بەڕاستی باڵا کە بریتێ لە خوا تێ بگات وە پێی بگات وە خۆشی بێت. بەڵام چالاکیەکانی تری فەلسەفە تۆزێک جیاوازترن. هەمان ڕەنگە هەمان یان بەمانایەکی تر فەلسەفە بیرکردنەوەیە، بەڵام عرفان یان سۆفیزم جۆرێکە لە خۆتەرخانکردن لە پێناو عەشقێکی تایبەتە. وەڵامدانەوەی ئەم پرسیارە کە پەیوەندی ئایا بە میتافیزیکەوە هەبێت یان ئایا بە فەلسەفە هەژماری بکەین نەک بەلای منەوە، بەلای زۆری توێژەران و فەیلسوفان لە ڕابردووە پرسیارێکی کێشە ئامێز بۆ نەیانتوانی وەڵامی بدەنەوە. وەتە ئەوانەی کە خۆیان باوەڕێن بە فەلسەفە و سۆفیزم هەیە زۆر جار باوەڕێن بە عیرفان و سۆفیزم یا تەسەووف، زۆر جار ڕەبتی خۆیان دەخەنە پەیوەندیەکەی خۆیان لەگەڵ فەلسەفەیە تونوتۆڵتر پیشان دەدەن. بەڵام ئەوەی کە لە ناو فەلسەفەیە کەمتر یانوانی کە لە بوارەکانی تری فەلسەفە و لەخەکانی تری فەلسەفە چالاگن کەمتر ئەم پەیوەندیە بەیەکەوە گری هەدەن. بەڵێ من هەرجا لە پرسیارێکە بینمەوە بیخوێنمەوە کۆمنتێکی تر بێت گەڕی دەبوون بۆ حەقیقەت خۆ بەڵێ تەعبیرێکی دروستە، بەڵام ئەوان حەقیقەت لە ذاتی خوایە زۆر جار کورتەکەنەوە، هەر ئەوەی وەکو لە حەلالە حەلاجێ بۆی لای ئیبن عەرەبی هەیە، هەر وەکو ئەوەی کە لە لای خۆمانە لە لای مەولانا خالیدی نەخشبەندی هەیە. و ئەگەر لەو سۆنگەیەوە سەیری بگەین بەڵێ حەقیقەت ئەگەر لە ذاتی خوایە لە ذاتی خوا تێ بگەین و سۆفیش ئەوێت لە خوا تێ بگات یان خۆشەویستی خوا
ئەتوانین وەکو گەڕیدەیەکی حقیقەت تێبگەین بۆ نە زانست بە هەمان شێوەڵان بۆ پرسیارە وجودیەکان هەیە بە هەمان شێوە نییە کاک دیار زانست تێگەیشتنی زانستیانە بۆ مەسەلەکان جیاوازن زانست وەکوتم زانست توش بە تاقیگا بەستێت توش بە لایبراتۆریە بەستێت و زانست ئەو نەتیجەی کە زانست ئەیدا دەست زانینێکی حەقین زانینێکی چۆن بڵێن گومان هەڵنەگر و حاشا هەڵنەگرە لە دوای ئەوەی کە ئەو وەڵامەی زانست ئەیدا دەستەوە ئیتر جێگەی گومان نامێنێتەوە بەڵام فەلسەفە ئیشی لەسەر گومانەیە لە ڕاستیە پارمەنیدس و هیراکلیتۆس جیاوازیەکی جەوهەری و لێکچوونێکی جەوهەریش لە نێوانیان هەیە لێکچوونە جەوهەرەکە ئەوەیە کە هەردووگیان باوەڕیان بە جۆرێک لە دیالێکتیکەیە و دیالێکتیکی هیراکلیتۆس ئەتوانین بڵێن دیالێکتیکێکی واقعیە بەڵام دیالێکتیکی پارمەنیدس و زینۆنی خوێندکاری هەتا میلیسۆسیش دیالێکتیکێکی ذهنی و زەینیە کە بەس لە عەقڵە ڕوو ئەداتە ئەندازێک لە واقع ئەشتیوا کەمتر دەتوانین ببینین و ئەو مەسەلەی بزوتنەوە و گۆڕان یان دوو مەسەلەی گەورەیە کە جیاوازی نێوان پارمەنیدس و هیراکلیتۆسە دروستەکات حقیقەت بەلای پارمەنیدسەوە حقیقت بەلای هیراکلیتۆسەوە حقیقەتێکی مطلق و نەگۆڕە و نابزوێت بەڵام بەلای پەرمەنیدسەوە پێچەوانەیە ئابوورە بەلای پەرمەنیدسەوە گۆڕان نییە بزوتنەوە نییە بەڵکو ئەوەی هەیە بریتێ لە ڕۆکەشی شتەکان هیوادارم وەڵام دابێتەوە هاوڕێ من کارەبام بڕا زۆر گەرمە ئێرە زانست حقیقەتە ئەگەر ڕەئی من وەکو شخصی لێمەپرسی بڵێت کە ئەوەی کە هەیە زانست زیاتر لە ناو مەسەلە دێتەرمەنیزمەکانە یان لە ناو فەلسەفەی سروشتە ئێمە پێڵێن بەشێک لەو یاسایانەمان بۆ کەشفەکات و ئەوەشی ئەو یاسایانەی کە زانست کەشفێکات ئەچێتە قاڵەبی حقیقەتەوە کورد هیچ فەلسەفەیەکی تایبەت بەخۆیە بەداخەوە ئەوەی کە تاکو ئێستا هەیە ڕاستە ئێمە وەکو کورد چ لە ڕابردووە و چ لە ئێستەیشە هەندێک چالاکی فەلسەفی هەیە بەڵام ئەوەی کە هەیە زیاتر ئەتوانین پێی بڵێن لێکدانەوەی فەلسەفە وەکو فەلسەفەیەکی تایبەت بە خۆیان داهێنەری و بەدیهێنەری فەلسەفەیەکی تایبەت بە خۆی نەبووە کاتێک ئەڵێن کورد فەلسەفەیشی نییە ئەمە ئەماگاتەوە بۆ کۆمەڵێک مەوزوعی ترکە بۆچی کورد نەیتوانێت فەلسەفەی هەبێت زۆر باشە ئەوە ئایا حقیقەت ئەگۆڕێ یان نەگۆڕا پەیوەندی بۆ پێناسە تایبەتەی تۆ یا بەو ناسانە تایبەتەی تۆ هەیە لەبارەی حقیقەتەوە حقیقەت لە ناو زانستە بەڵێ ئەگۆڕێت و تەنانەت زانست ئێستا باوەڕی بە شتێک نییە بەناوی حقیقەت بۆ مانایی کە ئێمە لە فەلسەفە کلاسیکە بە تایبەتی لەلای ئەفلاتۆنە زۆر باوەڕمان پێبوو لە زانستە زانستی هەنووکەیە زانستی ئێستا بەو جۆرە نییە هیچ خاڵێکی بەش نێوان زانست و فەلسەفە بەڵای فەلسەفە من نتوانم بەس پرسیارەکان جواب دەمەوە ئەوانەی کە بیر و باوەڕی تایبەت بە خۆیان دەرەبڕن ئیتر من پێویست ناکات بگەڕێمەوە سەر خەمەوە بیر و باوەڕانە
کاک سەرکەوت وەلی ئەخلاق دین بەرهەمەیەنەیان بە پێشانەوە خۆی ئەخلاق بریتێ لە کۆمەڵی نۆرم و نەریتی تایبەت لە هەموو کۆمەلگایەکە هەیە و ئەم مەسەلەیشە کە ئایا ئەخلاقی دینی ئایا ئەخلاقێکی با بڵێن هەمیشەیی و نەگۆڕە یان ئەبێ بگۆڕێت مەوزوعێکی ترە هەموو دینێک بەس بە حاڵی خۆی شێوازێکی ئەخلاقی تایبەتمان بۆ پێشنیار دەگات ئەویش ئەوەیە کە لەو سۆنگەیەوە کە بۆ نەونە بیر لە مەسەلەی قانون بکەرەوە باشە ئایا قانون ئەوەیە کە مرۆڤ خۆی داهێناوە قانون ئەوەیە مرۆڤ خۆی داهێناوە یان لە ناو سروشتە هەیە یان لە ناو وجودە هەیە مرۆڤ کەشفێکە و بۆ ئەخلاقیش تقریبا هەمان شتە ئایا ئەخلاق ئەو نۆرم و نەریتانەیە کە ئێمە خۆمان لەسەری ڕێککەوتوین وەک گرێبەستە یان ئەوەیە کە بە شێوازێکی ئیلاهی یان شتێکی وجودی کە لە هەیە پێویستە ئێمە هەمومان پەیڕێ بکەین ئەخلاق ئاینێگان هەمیشە پێیان وایە کە ئەو ئەخلاقی کە هەیە لە لای خواوە بۆمان هاتووە و ئێمە ئەبێ وەڵامی بدەینەوە ئێمە ئەبێ پەیڕێ بکەین بەڵام ئەخلاقی دنیایی کە فەیلسوفەکان لێ کۆڵنەوە پەیوەندی بەوە نییە زانست بێ فەلسەفە زانست بێ فەلسەفە ناتەواوە بەڵێ فەلسەفە وەکو ئەو تعبیرە کلاسیکەی کە ئەڵێ فەلسەفە دایکی هەموو زانستەکانە و هەموو پێوەرە زانستیەکان زۆربەی کاتیگۆریە زانستیەکان هەتا پێشە هەر کاتیگۆریەکانی فەلسەفەن زانست قەرزی کردووە هاوڕێن من زۆر داوای لە بنەکەم کارەباگەم بڕاو و بەڕدە کوژاوەتەوە و زۆری گەرمەت ئەبێ بە ڕۆخساریش مەڕەنگە هەستان پێ کرد بێت ئەو ئاینانەی لە ڕێگەی وەحیەوەیە بەڵێ ئەو ئاینانەی کە لە ڕێگەی وەحیەوە نین داهێنەرەکەیان هەوڵی داوە کە پشت بە کۆمەڵێک ئەزمۆنی تاکە کەسی یان لە چوارچەوەی کولتورەکەی خۆیە مەسەن وەکو بوودا وەکو کۆنفوشیۆس وەکو هیندۆسەکان وەکو ئەوەی کە لە لای خۆمانە کۆمەڵێک ئاینەیە ڕنگدانەوەی ناخی کۆمەلگاکەی خۆیانە و باسی تاک خواییەک ناکەن کە ئەوەی کە خوایەکە بێت بۆ نمونە لەناو لای بوودایە مەسەلەی خوا و پێغەمبەر بەو جۆرە هەر نییە کە ئێمە لێ تێگەیشتوین هەر لە ناو میتافیزیکای کۆمەڵێک ئاینە لۆکاڵیانەی کوردستان و لای خۆمانە ئەو میتافیزیکای کە ئێمە لە ڕێی ئاینە ئاسمانەکان و خواوە تێگەیشتون نەگەیشتووە یان مەسەڵەن بەو جۆرە نییە من چەندان پرسیارم کرد بەڵام بەداخەوە وەڵام دەست نەکەوە باوەڕکە من پرسیارەکان هەمووی نابینم چونکە تا ئەمەوێ پرسیاری بخوێنمەوە پرسیاری تر بێت زۆر جار هەر ئەگەڕێتەوە بۆ پرسیارەکانی سەرەتا خات و ئاواز تۆزێک کێشە لەسەر ئەوە هەیە ئایا سوورەوەردی بەڕاستی فەیلسوفە یان حەکیمە یان سۆفیە سوورەوەردی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە مەسەلەی ئیشراقە بڵێ لە مەسەلەی ئیشراقە بەڵام ئیشراق پێشتر لە لای ئەفلۆتینا هەبوو لە لای فەیلسوفی تریشە هەیە بەڵام سوورەوەردیە تۆ پەرەی پێداوە لە حکمەتی ئیشراقە من بۆ خۆم کاتێککە سوورەوەردیە خوێنمەوە دنیا دینیە کوردیەکەی زۆر زۆرتیایە زاڵ و ئەیبینم و هەستی پێگەم بەڵام هێشتا ناتوانیت بە 100% بڵێ فەلسەفەیە هەر وەکەوەی کە چۆن زۆربەی فەیلسوفە موسڵمانەکانیش زۆربەی ئارا و بەیروباوەڕەکانیان ناتوانین ئێمە بە فەلسەفە لە قەڵەمی بدەین و جۆرێک کە کاتێک کە تۆ باسی فەلسەفاکەی فەلسەفەی ئیسلامیە فەلسەفەی ئاینەکان زۆر لە حوجرەیەکە یان لە کتێبخانەی مەلایەکە یا لە کتێبخانەی خودی فەیلسوفەکەیە قەتیس ماوە و نەگەیشتووە کاریگەری لەبەسەر دنیا دینی دوای خۆیەوە نەبووە بەمانایەک ڕۆڵی لەوەی نەبووە کە بگات
سوورەوەردی زۆر قسەی لەسەر ئایا ئەو پێوەرانی کە ئێمە بۆ سوورەوەردی پێمانایە فەلسەفەیە لەگەڵ پێوەرەکانی تری فەلسەفەیە ئەگونجێت و پێک دێتەوە ئەمە بەڕاستی قسە هەڵەگرێت آخر ناکە زمانی فەلسەفە حکمت هەر حکمت لە فەلسەفەیە لە یۆنانی کۆنا حکمت یعنی سۆفیە باشە حکمت تەرجەمە عەرەبیەکەیەتی کاتێک کە فیساغۆرەس ئەڵێ من فیلۆسۆفم یا من فیلۆزۆفم ئەیە بڵێ نیشانی بدە کە من عەشقی داناییم عەشقی حکمتم اصلا جیاوازێک لە نێوان حکمت و سۆفیا هەیە تاوەکو تۆ بڵێ حکمت لەسەروی سۆفیا یا حکمت لەسەروی فەلسەفەیە هەر یەک شتە فەلسەفە و ئاین لەگەڵ فەلسەفە و عەلمانیەت لە کام خاڵدا یەکتر بڕن هاوڕێیان زۆرم پێ خۆشە هەرچەندێک هاوڕێی کەم لێرە ماوە زۆربەی هاوڕێیان تەشریفیان بردووە یەک مەسەلە لەسەر عەلمانیەت وەکو ئەوەی کاک حەسەن ئەحمەد پرسیاری کردووە عەلمانیەت بەوەی کە مەلاکان لەلای خۆمانە باسێکەکەن بەڕاستی هیچ ڕەبتی بە عەلمانیەتەوە نییە عەلمانیەت تەنیا مەسەلەی پەیوەندی بە ئیسلامەوە نییە تەنیا پەیوەندی بە ئاینەوە نییە بەڵکو عەلمانیەت پەیوەندی بە کۆمەڵێک مەوزوعی ترەوە هەیە یعنی بە دنیاییکردن بە دنیایی بوونی ئەو کایانەی ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەرێکێکمانەوە هەیە و گەڕانەوەی کۆمەڵێک لەو قیەم و بەهایانەی کە مرۆڤ پێویستی بەوەیە بە تەعبیرێکی تر هیوادارم ئەم قسەیە بگات بە تەعبیرێکی تر ئێمە بۆ نمونە لە کوردستانە ئەگەر باسی سێکۆلاریزم بکەین وڵاتەکەمان بکەین بە وڵاتێکی سێکۆلار لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەروەردەیەوە تەنیا تەرکیزمان لەسەر ئاینیە مەسەڵەن یەکێ لەو شتانە ئێمە ئەتوانین بۆ نمونە دەستی حەزب کاتێک ئەڵێن دەستی حەزب لە پەروەردەیە ببڕین حەزب لە زانکۆکان بکەینە دەرەوە تەنانەت بە دیدگایەکی حزبیەوە سیاست و حکمڕانی نەبرێتە ڕێوە ئەوش بەشێکی ترە لە سێکۆلاریزم هیچ ڕێگەیەک لە ئاینداری تۆ ناگرێت وەکو ئەوەی کە مەلاغان باسێگەن بە تەحەداوە من کەمترین مەلام بینیوە لە سێکۆلاریزم تێگەیشت بێت و ئەوەی کە باسی ئەکات هیچ پەیوەندی بە سێکۆلاریزمەوە نییە سێکۆلاریزم ئەوەیە کە ئەو شتانەی کە ئەو ژیانەی تۆ پەیوەندی بۆ نمونە ئاوەدانکردنەوەی کوردستان ڕاکێشانی جادەیەک کارەبا دابینکردنی کارەبا بۆ تۆ چوزانم دروستکردنی خوێندنگایەک و نەخۆشخانەیەک بۆ تۆ بریتی بێت لە کاری حکومەت و بریتی بێت لە کە کار لە پێشینەیەکانی حکومەت و خزمەتگوزاری لە پێناو چاکترکردنی دۆخی ژیانی تۆ لە دنیایە بەڵام ئەو شتانی کە پەیوەندی بە قیامەتەوە هەیە پەیوەندی بە تۆ و بیرباوەڕی خۆتەوە هەیە پەیوەندی مەسەلەن پەیوەندی بە کاروباری حکومەتەوە نەبێت زۆر باشە کاک زانیار من لێرە بە داوای لێبوردن لە هەموو ئەو هاوڕێیانەی تر کە پرسیاریان کردووە من فریای نەکەوتم کۆتایی بە لایڤەکە هێنم و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم کە بەشێک لەو پەیامانەی کە هەم بۆ بگات و هیوادارم دەرفەتی تر هەبوو بە گوێرەی دەرفەت و بە گوێرەی کاتەکانی من بتوانم لە داهاتووە گەر مەسەلەیەکی هاوبەشی ئەوە هەبوو دووبارە بێمە خزمەتان شەو شەوگاتان باش و کاتێکی خۆش